لەگەڵ کەسێکی شارەزایە گفتوگۆیەکی بازاڕی جیهان بکەین بە تایبەت زێڕ و زی و هەروەها کریپتۆکەرەنسیەکان کە زۆرترین سەرنجی میدیا ئابوووریەکانیان بۆ خۆیان ڕاکێشابوو دەچمە هەولێر بەڕێز دکتۆر فەرهەنگ مەغدیت پسپۆڕی دراوە دیجیتاڵەکان وەردەگرم. کاک دکتۆر زۆر سپاس بۆم دەرفەتە خۆشحاڵ بووم. سەرەتا با باسێکی کریپتۆکەرەنسیەکان بکەین. ئەمڕۆشەوەی کە من سەیرێکی لیستی نرخەکانم کرد تا ڕادەیەک بەراورد بە چەند هەفتەی ڕابردوو بەهاکانیان دابەزیوە. ئەم دابەزینە تاکەی بەردەوامە بێەوە چاوەڕێی بەرزبوونەوەی شۆکهێنەر بین بۆ بە تایبەت نرخی بیتکۆین. زۆر سپاس کاک پشتیوان. طبعاً بێگومان ئەگەر تێبینیکەی ئێمە دائیمەن بە کوارتەرلی ینی سێ مانگ جارێت سەیری سعرەکانی کریپتۆکەرەنسی دەکەین لە بازاری جیهانی. بەڵێ ئەم چەند مانگەی ینی کوارتەری ڕابردوو ئەو چەند مانگەی ئەخیرانە دابەزینێکی باشی بەخۆوە بینیە. فەمەش هەندێک هۆکار بەخۆوە دەگریتن تاکە ئەسێتێکە کریپتۆکەرەنسی کە سروشتیەکی هەیە دیسنترەلایز ئەو سروشتیەی تۆزێدەی وەکو بەراوردکردن لەگەڵ ئەسێتەکانی ترە فەرقەکی زۆرە. بۆ نمونە ئەگەر بێت و باسی کریپتۆ بکەین وەکو دیسنترەلایز بازارێکی کراوەیە 24 ساعت لە هەموو هەفتەیە فەکڕین و فرۆشتنێکی زۆری پێدەکڕێتن کە کاتێک لیکویدیشن ڕوو دەداتن بەهاکەی دائەبەزێتن. بەڵام ئەسێتەکانی تر و کاڵەکانی تر لە بازارە کە سنترەلایزە جۆرێک کۆنتترۆڵەکی لە بەدەستایە لە ڕووی فاینانشیال ئینستیتیوشن یان لە ڕووی بانک و لە ڕووی ئەو موسساتە مالیانەوە جۆرێک جێپێگەی خۆی داگرتووە بەرزبوون و نزمبوونەوەی زۆر نییە و هەروەها لیکویدیشن بۆ نمونە لە زێڕ و لە زی و کەمترە زۆر لە کریپتۆکەرەنسی. فبۆیە ڕەچاوی ئەو شتانە بکەین کە کاتێک بەهاکەی دائەبەزێ. بەڵام بە پێشنیاری منیشەوە ئەو سێ مانگەی کەماوە لەم ساڵە 2025 بەهای کریپتۆکەرەنسی بڵێ ڕەچاو دەکرێت زۆر بەرز ببێتەوە لە بینی 135 تا 150 کە گومان دەکرێتن کە بلدات کە باسی بیتکۆین دەکەم لە ناو هەموو کریپتۆکەرەنسەکانی ترەوە. بەڵێ ئەم بەرزبوونەوەی کە تۆ پێشبینی بۆ دەکەی با بڵێن دۆخێکی ئاساییە کە ئەسێتێک بەو جۆرە نرخەکەی بەرز بێتەوە بەرزبوونەوەیکی زۆر نابێت. بەڵێ کاک پشتیوان خۆی وەکو باسم کرد وەکو سروشتی بیتکۆین بەرزبوونەوە و نزمبوونەوەی زۆرە. یعنی وەکو ئەبە پێی دەڵێن ڤۆتەلایت ئەسێت ڤۆتەلایت کریپتۆکەرەنسی. ئەو بەرزبوونەوەنە ئەمە لە مێژە لە ناوین ئەمە 10 ساڵە لەو مەجالەیە ئیش دەکەم. یعنی ئەو نوع بەرزبوونەوەنە بینیوە لە مودەتی زۆر کورتەوە زۆر تەبیعیە هیچ کێشەنیە و لەوانەیە نزمبوونەوەشی زۆری تیا هەبێتن ڕەچاوی ئەوەش دەکرێتن. بەڵام پێگەی خۆی داگرتووە ئەگەر بەراوردێک بکەم لە بینی بیتکۆین و بۆ نمونە زێڕ ساڵی ڕابردوو لە نیوەی ساڵی ڕابردوو هەتا ئێستا زێر بیتکۆین 80% زیاد بووە وەکو بەهای بیتکۆین 80% زیاد بووە. بەڵام زێر 55.29% زیاد بووە. یان ئەگەر سەیرێکی لایەزا لە مودەی ساڵێکە بیتکۆین لە هەمویان زیاتر بەرز بۆتەوە. واتە ئەگەر کەسێک بۆ بەرهێنانی کردبێ لە بیتکۆینە بەر لە ساڵێک بەراورد بە زێر قازانجەکەی زیاتر ئەبوو. زۆر ڕاستە. بەڵێ سەبارەت بە بڕیارەکانی ترەمپ و ئەو جەنگەی کە لەگەڵ چینە دەستبەرداری نەبووە لەسەر سەپاندنی ئەو ڕێژە باجە گومرکیەی کە ئیسەپێنێ ئەمە تا چەند هەڕەشە لە بازاڕی کریپتۆ دەکا لە کاتێکا ترەمپ خۆی پشتیوانێکی سەرسەختی کریپتۆکەرەنسیە. بەڵێ سەراحەتەن کاک پشتیوان ئەمە تقریبان چەندین جار گفتوگۆمان لەسەرا کردووە بە ڕێژەکی زۆر کەم تەئسیر دەکاتن بە ڕێژەکی زۆر کەم تەئسیر وەکو نرخ وەکو بەها لەسەر کریپتۆکەرەنسی نییە بەڵام تەئسیر لە بازاڕی کریپتۆ ئەکاتن. چەند ڕۆژێک پێش ئێستا دابەزینەکی زۆر وەکو گومان لێکراومان بینی کە کاتێک بریاری 100% سەپاندنی تاریف بەسەر چین درا کە بینیت کە بەهاکەی دابەزی ئەمە تۆزێ شڵەژانێکی دروست کرد لە ناو بازاری کریپتۆکەرەنسی بە تایبەتی ئەوانەی کەوە لۆنگ ڕێنج تریدینگ ئەەکەن یعنی لە مودەیەکی زۆرە تریدینگ ئەەکەن هەستانچیان کرد ویستیان لە مودە زەمانیەکی زۆر کەم بێنە دەرێ ئەمە وای لەکرد بازارەکە بشڵەژێ بەڵام بۆ ماوەی چەند سەعاتێک بازارەکە گەڕاوە.
فەم جۆرە هەواڵانە تەسیر دەکاتن لە ناو خەڵک کەوانی کە ئالوگۆر و تریدینگ بە کریپتۆکەرنسی دەکاتن بەس بە ڕێژەکی زۆر کەم زۆر نییە. با باسێکی کانزە زەردەکەش بکەین زێر بە بەردەوامی بەرز دەبێتەوە. ئەم بەرزبوونەوە لەم ساڵدا تاوکو کۆتایی ساڵ بە کوێمان دەگەیەنێت و پێشبینی تۆ بۆ نرخەکەی چییە؟ سەراحەتەن کاک پشتیوان ئەمن زێر لەمێژە باسم کردووە لە 2024 ینی کە بەهای زێر زۆر پێشتریش باسم کردووە کە بەهای زێر زۆر بەرز دەبێتەوە. چەند خاڵێک هەیە ئێمە کە لەوانەیە زۆر ئاگامان لێ بێتن و زۆر باسیشمان لێ کردووە. مەسلەی دیدۆلارایزیشن ینی کە دۆلار بەهای خۆی لە دەستداوە ئەمەش دەگەڕێتەوە سەر شڵەژانی بنەمای ئابووری جیهانی کە ئەم چەند ساڵی ئەخیرەی لە پاش مەسلەی کۆڤید-19 ئەو شڵەژانێک کە ڕوویدا ئەو بنەمایانە کە هاتنە هەژانەوە بەهای دۆلار خۆی لە دەزایەک لەو شتانە کە کاتێک کێشەی ئابووری ڕووی دەدا لە 2021 مەسلەی کۆڤید-19 بە پرێتکردنی دۆلار ئەمە کارەساتێک لە بۆ دۆلار دروست دەکاتن. هەروەها لە بینی 21 و 22 چەندین کێشەی ئابووری کە ڕوویدا هەر بە کوانتیتەتیڤ ئیزینگ کە پرێنتی دۆلاریان کرد بە تریلیۆن چارەسەری کێشەی ئابوووریەکان بکەن ئەمە لایەزال بەهای دۆلار پێیدا دەبەزێتن. و هەروەها لە 2023 هۆکارێکی ئەساسی ترکەوە ئەگەر تێبیریت کردبیت چەندین بانک تووشی ڕووخان هاتن یەک لەوانە کە سیلیکۆن ڤالی بانک لە یونایتد ستیتس کە گەورەترین بانک بوو هەر هەمان کات بە پرێنتکردنی دۆلارەوە چارەسەری ئەو کێشانەیان دەکرد لە ئەوەی ینی بانکەکان ڕزگار بکەن. بەڵام ئەمە وەکو بڵێ جوولەیەک یان چارەسەرێکی سەحی نییە کە زۆر هەڵەیە هەموو عولەمایەکانی ئابووری باسەکەن ناتوانرێت چارەسەری کێشەی ئابووری بە پرێنتمەنی بە پرێس پرێنتینگمەنی. ئەمە یەک لەو شتانە خاڵی دوو مەسلەی با بڵێن ئەو لۆن کە کاتێک قەرز ئەو قەرزەی کەوا دەوڵەتەکان لە بەرامبەر فیدرال ریزێرڤەوە کە یونایتد ستیتس ئێستا ڕێژەی قەرزی گەیشتۆتە 37 تریلیۆن دەبێتن ئەو قەرزانە بە دۆلار بدرێتەوە فیدرال ریزێرڤ. ئەمەش زۆرێک لە شڵەژانی دروست کردووە لە ئاستی ئابووری جیهانیەوە. هەروەها لە بیریش نەکەین مەسلەی داپچرانی سین و هیند و رووسیا لە جیهانی ئەمریکا کە ئەوان بریکسیان دروست کرد زۆری لە دەوڵەتەکان ئێستا کە ڕوو لە بریکس دەکەن و هەروەها کەرەنسی خۆیان بەکاردێنن لۆکڕین و فرۆشتنی نەفت ئەوەش کە پێچەوانەی یاسای ئابووری جیهانی بە تایبەتی ئەمریکی کە بەسەریانیان سپاند بوون کە ئالگۆری نەفت زیاتر بە دۆلار بکرێتن ئەمەش یەک لەو هۆکارانەیە کەوا قیمەتی دۆلاری زۆر دابەزاندووە. فکاتێک کە ئێمە ئەو شڵەژانە ئابووری دەبینین لەسەر ئاستی جیهانی تەسیر لەوەی دەکاتن متمانە نەمینێ خەڵکەی زۆر متمانەی نەما ئینڤێستەرەکان متمانیان نەما لەسەر دۆلار و شەریکاتی گەورە و هەروەها لەسەر ئاستی دەوڵەتیش متمانە نامینێتن. فخەڵک چ دەکا ڕوو لە زێر دەکا ڕوو لە زیو دەکا ڕوو لە بیتکۆین نەکاتن. ئێستا کە ئەم سێ با بڵێن ئەو سێ ئەسێتە ئێمە زیاتر باسییان نەکەین وەکو ئەسێت دەورێکی زۆر گەورەیان هەیە و خەڵکەی زۆر و بانکی مرکزیەکان زیاتر ڕوویان تێ کردووە ئەیان کڕن. فێستا لەسەر ئاستی دەوڵەتەوە بیتکۆین نەکرێت لەسەر ئاستی دەوڵەتەوە زێر و زیوش دەکرێت. کۆتایی ساڵ دەگاتە چەند نرخەکەی بە پێشبینی تۆ؟ زۆر بە ئاسانی دەگاتە 5,000 ئەمن لە مێژەوە باسم کردووە دەگاتە 5,000 لەوانەیە لە 5,000 زیاتر بڕواتن بەبێ گومان. دابەزینی گەورە چاوەڕێ بکەین بۆ زێر دواتر بەرز بێتەوە یان هەر ڕەنگە 100 دۆلارێک بگەڕێتەوە خۆی خۆی کاک پشتیوان ئێمە دوو هۆکار بەڵێ با بڵێن دوو بنەمای ئەساسیمان هەیە لە ئابووری مەسلەی ماکرۆ ئیکۆنۆمیک ئەنالیسیس یان مایکرۆ ئیکۆنۆمیک ئەنالیسیس. مایکرۆ ئەوەی کە لە ناو بازاری خۆمانەوە ڕوو دەداتن و لۆنگ ڕێنج ینی لە کاتێکی زۆر کورتەوە لەوانەیە ینی تەسیرێکی بچووک هەبێتن لە دابەزینێکی بچووک وەکو چەند جارێک بینیمان و چەند مانگەی پێ بچێتین یان لەوانێت چەند هەفتێکی پێ بچێ. بەڵام لە ڕووی ماکرۆ ئەو هۆکارانەی کە تازە باسم کرد لەبەر ئەوەی زۆر جێگیر بووە هۆکارە شڵەژانە ئابوووریەکەی کە تازە باسم کرد ئەمە دەبێتە با بڵێ پاڵنانێک لە بۆ زێر نەخێر دابەزینی بەخۆوە نبینی زۆر کەم بەخۆوە دەبینی بەڵام بە هەر بەرەو بەرزبوونەوە دەڕواتن. سەبارەت بە زی و بینیمان کە ئەدایەکی باشیە بوو هاوشانی زێر و بەرزبوونەوەی ئەم ساڵ ئەگەر لە سەرەتای ساڵەوە
ئاماژەی پێ بکەینە تاوەکوێسا بەرزبوونەوەی نرخی زی و بەراورد بە زێر زۆر زیاترە. ئەم بەرزبوونەوەی زی و تا چەند ئاساییە و بەردەوامی دەبێت؟ بەڵێ تابان دەگەڕێتەوە سەر هەمان هۆکار ئەگەرە بێت و هەندێک داتام لایە لە مانجی ڕابردوو لەگەڵ ئەو مانگەی ینی خلالی مانگێکە 22.22 لە سەد زی و بەرز بۆتەوە ئەگە بێت و ئێمە ساڵێکی وەرگین نەک سەرەتای ئەو ساڵە لە ساڵی ڕابردوو وەکو ئەو مانگە تقریبا 66.67 لە سەد بەرز بۆتەوە ینی بەهاکەی لە زێری زیاتر بەرز بۆتەوە. طبعاً یەک لەو شتانەی کە تۆ ئاماژەت بۆ کرد بەڵێ زۆر سروشتیە کە زی و ئەو جۆرە بەرزبوونەوەی بەخۆوە ببینی ئەگەر بێت و بگەڕێنەوە سەرمێژووی زی و چەند جارێک ئەو بەرزبوونەوەی بەخۆوە بینیوە ئەمە یەک. دووەم متمانەی بازار لەسەر کڕینی زی و لەلایەن چەندین کۆمپانیای زۆر زڵ ئەگەر بێت و ئەو کڕینە بەردەوام ببێتن لە شەریکاتی با بڵێن ئیلکترۆنیەکان و ئێستا کە ڕوو لە ڕۆبۆتیک دەکەن هەروەها دروستکردنی سیارە و ئەو جۆرە شەریکاتانە کە لە بازارە زۆر زی و دەکڕن ئەمە لایەزال با بڵێن پاڵ بەوە دەنێتن کە زی و لەو ئاستی ببینێتەوە بەرەو بەرزبوونەوەش بڕواتن بە پێچەوانەوە زیاتر بەرز دەبێتەوە. هەروەها ئێستا کە لەسەر ئاستی دەوڵەت وەکو رووسیا هیند و سین لە بانکی مرکزی وەکو ڕزێرف سیلڤەر دەکڕن. یعنی ئەمە بێگومان تەماشای داتایەکان بکەن ئەو سێ دەوڵەتە زڵ ێزانە زی و دەکڕن وەکو زێر لە بۆ ڕزێرڤەوە. فەمەش یەک لەو شتانەیەکەوە پاڵ بەزی بنێتن بەرەو ئاستی بەرزێکی خۆی ببینێتەوە بەرەو بەرزتریش بڕواتن. دکتۆر فەرهەنگ مەغدید پسپۆڕی دراوە دیجیتاڵەکان زۆر سپاس بۆ ئەو شیکاریە جوانی کە بۆ کریپتۆ و زێر و زی و کردە. سپاس بۆم دەرفەتە.